پێدانان هەڵەکانی مرۆڤ زۆر و بۆرە دانی پیادانێم گیانم دەگۆڕە چاوان بەرلاوای سار لە سارینکە ڕاستی دەڵێم و لە خۆم نەبورم ڕاستی دەڵێم و لە خۆم نەبورم ئینسانی عینات لە قوردا چاکە گەر ڕاستی ناڵێ ژیانت دەفەوتێ لێموردن باختا واری بۆ دێنێ سەرکەوتنی تۆم سۆگەر دەبێ سەرکەوتنی تۆم سۆگەر دەبێ ئاوێ نەبکە بە هاوڕێ ژیانت دانی پیا بنێ بە هەڵەکانت بەرامبەرەکەت بخوێنە ڕاوە خۆپەرستی لە دڵت بسراوە خۆپەرستی لە دڵت بسراوە دام پێدانان محەممەد ئەو جارەیە خەریکی چی؟ مامۆستا ماستاو ماستاو؟ بەڵێ مامۆستا ماستاو کلیلی سەرکەوتنە ماستاو کلیلی بەدەستێنانی دڵ و دەروونە محەممەد بەڵام کۆمەڵێک جامت ڕێز کردیە تێناگەم سەرم دەرناخە مامۆستا ماستاو زۆر زۆری هەیە بەڵێ هەر جۆرە و ئیشی خۆی دەکاتن هەر جۆرە و کەسەشیش دەیزانیتن بەڵێ ئەو دەباسی جۆری یەکەم لۆ بکە ئاها ڕەحمەت لە بابت مامۆستا ئەوە زۆری یەکەمە پێی دەرێن ماستاوی سادە ئەو ماستاوە ماستاوێکی سادەیە ئەو بێئەخرەکان دروستی دەکەن مامۆستا دەزانی کووە ئەو ماستاوە ئیشی خۆی نییە بەڵام چاوی لە خەرچی کردیە چاوی لە ماستاوچیەکان کردیە یعنی بەخۆی زەلامەکی باشە بەخۆی زەلامەکی باشە بەزلۆ بە دەستێنانی نییە پارە و شتیوە و ئەو شتانە حەز لێ ببتە ماستاوچی بەڵام لێ نازانین لە ئیشەکەی لە خۆشی تێک دەدا یعنی سەرکەوتو نابی سەرکەوتو نابی لەو زۆرە ماستاوی وەڵڵی پێویستە ئەو کەسانە چۆن بیر دەکەنەوە ئاوا بیر بکەنەوە نەک تەقلید بن و پێویستە خۆیان ماستاوچی بەس ماستاوچی دەیزانین بیکە مامۆستا ڕەحمەت لە باب هەر کەسە و ئیشی خۆی زۆر باشە ئی دووەم مامۆستا ئی دووەم ماستاوی سربەکەف ئەو ماستاوە مامۆستا ئەو ماستاوە یەکە لە باشترین جۆرەکانی ماستاو یعنی ئەو ماستاوە لە ماستاوی یەکەم باشترە نامامۆستا نبینی ڕێزی ئەو ماستاوە سەخی فێتەنیشتی ئەو ماستاوە چێ لە بۆ چێ دەکە مامۆستا ئەو ماستاوە موزەف لە بۆ مدیرەکەی خۆی دەکا بەرێ مامۆستا ئەو ماستاوە مۆزەف لە بۆ مدیرەکەی خۆی دەکاتن لە ڕێگەی ئەو ماستاوەوە وە دەکاتن چ بەدەستدی پلە و پای وەگریتن بیکاتە بەرپرسی باش مامۆستا ئەدی ئافرینە بۆ نمونە شتەکان بەسیتە ئیستا هەیە بابلێ ماستاوەکە دیە تەنها بابلێ لۆ بدیری پان دەکاتەوە مدیر پێدرێ ئافرین پێدرێ کوڕی چاک بەڵام مۆزەفەیە ئیشی ماڵێکی لۆ دەکات مامۆستا بەرێ ئیشی ماڕی لۆ دەکات قەناعەت تەبیتن مامۆستا ئەوان پلەی بەرز دەبتەوە ئەوە پلێ پێ بەرز دەبتەوە دەیکاتە مەسوود شەعبا مامۆستا ئەوی ڕۆژە وەڵڵاهی قەناعەت پێ مامۆستا مدیرێک داچی مردبوو داچی قەناعەت تەبی مامۆستا ئەو مۆزەفە ماساوەش سەربەکەفی ئەوهای لۆ کردبووەوە کو دەگریا مامۆستا قەناعەت تەبێتن مدیرەکە بە خۆی لۆداچی خۆی واگریان نەدا
دەگریا ئەرێ وەڵا ئەبڵە نەزیرە نانم بەدەستە تو خواردی دەگۆری بەقورعانێ لە نەزیرە کو لەبەر ڕێژکی نانم بەدەستی تو خواردبوو وەڵڵاهی بەداخەوە هەشە با بڵێن قسەی هەزەلی دەکا مامۆستا ئەرێ وەڵا دەیباتە ئەوەی مەزرعانیە بەرێ نوکتەی پێدەژێڕتەوە ناو مامۆستا لە پشتی دەڕواتن نوکتەی دەرگەی لۆ پێدەژێڕتەوە دەکاتەوە ئەدی ئەوانە جەوی پێخۆش دەکەم مەزەوی زەوی پێخۆشەکەم مەزەی پێ دروست دەکاتن پێچی لۆ دروست دەکات زیاتر بڕۆ زیاتر بڕۆ عزیزی باشە محەممەد ئەدی ئەو ماستاوە نازانم بۆچێ تێدایە مامۆستا ئەوە لە لای من باشترین جۆرەکانی ماستاوە لە ماستاوی سەربەکەفیش باشترە لەبەرەوەی ئەوە پێی دەرێن ئەبوو نەعناع ئەبوو نەعناع ئەو ماستاوە چێ دەکا ئەو ماستاوە ڕەبتی بە ماستاوی دووەمەوە هەیە پێت برێم پێم برێ ماستاوی دووەم مۆزەف لە بۆ مدیری دەکا مدیریش هەمان معاناتی هەیە هەمان معاناتی مامۆستا لەبەرەوەی مدیرەکەش یەکێک هەیە چی ماستاوی لۆ بکە ئەویش بەرپرسەکەیتی یعنی مدیرەکەش لە بۆ سەروی خۆی دەکا سیلسیلەیە مامۆستا سیلسیلەیە ئەو لۆوی دەکا ئەو لۆوی دەکا ماساو بە ماساوی دەرێ بالێک ئەو مدیرە لە ڕووی سەقافیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی فکری و شەهادەوە زۆر لە بەرپرسەکەی زیرەکترە بەڵام لۆ ئەوەی جێەکەی تێک نەچیتن لۆ ئەوەی نییە پلەی بەرزکاتەوە ناعیلاجە ماستاوی لۆ بکە ئەو زەنا ماستاوی نەعناع ئیشی خۆی دەکا ئەوە ئەبوو نەعناعمازان بەڵێ ماستاوی چوارە مامۆستا ماستاوی چارەم ئەویش جۆرەکە لە جۆرەکانی ماستاو ئەو پێی دەرێن ماستاوی مەڕی جێش ئەو ماستاوی مەڕی گوێژە مامۆستا خێشی تێدەکرێت خێ تێدەکرێت زیاتر تەسیری ئەو ماستاوە ئەو ماستاوە بەرپرسەکە ئەوەش ڕەبتی بە ئەبوو نەعناعی هەیە بەرپرسەکە لێرکوانە مدیرەکە لە بۆ بەرپرسەکەی دەکرد ئەوە دووەم لۆ سێم لۆ چارەم سێم لۆ چارم ئەو جارە بەرپرسەکە لۆ چێ دەکا لە بۆ ژنەکەی دەکا لە بۆی مامۆستا تا بچیتە ئەوەی شوقەی سوقەی لێ لۆ شوقەی بەکرێدایە چیە گورە شوقەی بەکرێدای چێ مامۆستا چییە گورە لە ژنەکەی دەرێ دەسمە سەفەرێ ئەو جە ماستاوی لۆ دەگرتەوە بەس ناستە سەفەرێ دەستە شوقە شوقە تێگەیشتم لەسەری مەڕ ئەدی مامۆستا تێگەیشتم کاکە کاکە ئەوە تێگەیشت ماستاوی چارەمش تێگەیشت ئەدی ماستاوی پێنجام مامۆستا ماستاوی ئەو ماستاوە ڕەبتیان بە یەکدریوەیە ئەو پێی دەرێن ماستاوی غەربی ئەوە ماستاوی شەرقی ماستاوی غەربی و شەرقیش هەیە بە نمونەوە دەبلۆینایەوە ئەو دوو ماستاوە ڕەبتیان بە یەکەیە مامۆستا غەربیەکە لۆ چ بەکاردێ مامۆستا جەم بە نمونەک جوابت دەدەمەوە ئێستا بۆ نمونە مدیرەکەت زغارەکی دەردەینی دەوێت زغارەکەی پێکە ڕاست غەربیەکە دێتن دەرێ قوربان ئەو جغارێ مە چێشە لە بۆ سەحەتت خراپە بەڵام ماستاوە شەرقیەکە ئەوە کابرا مدیرە دەوێت زغارش پێکە ڕات سەرخی دەردەنی شرب لۆی پێ دەکاتن هۆردووچیان ماستاون بەڵام ئەو غەربیە ئیسفادەیە ناهێنێتت کابرا تووشی زەرەربی بەڵام لە کۆتاییدا هەر ماستاوە باشە پێم بری محەممەد چکە وەختمان نەماها بەرێ مامۆستا ماستاوی ئاخیری چییە مامۆستا ئەو ماستاها ژیر بۆ دەرنایەتن مامۆستا ئەوە پێی دەرێن ماستاوی خستاوی ئەوە ئاوی تێ ناکرێت ئەوە ماستاوە فرێشە لەو مەڕانەی نییە مەڕی جێشەیە خۆمان لەوان هاتیە ئەو ماوات حافیزە شتێدانی مامۆستا ئەو ماستاوە چییە ئەو ماستاوە لە بۆ معاش زیادکردنەیە لۆ بندیوارانە مامۆستا بۆ نمونە ئێستا ئەمن ئەو بەرداغ ماستاوم تێکرد ئەو ماستاوەی دەدەمە تو وەگرە مامۆستا ئەو ماستاوەم داتوو دە معاشم زیادکە وەرە ئەو ماستاوەکە لە شوێنی خۆی بە ئیشە نەک بە ماستاو لەکە من ناخوا یەڵە محەممەد بە پێشم کەوە لە ستۆدیۆدان پێدانان حیاتی یەک پارچە یەڵە بە پێشم کەوە یەڵە
هەر ماستاوچیمە پێم ناکرێتن. دان پێدانان باشە وەلو دائیمە نییە پەنجە لە شتی دەدای. مامۆستا لە منداری فێربووینە لە منداری ناتوانین تەرەکەین. هەر شتێک بکەوتە من دەستم گەمەی لەگە دەکەم. زۆر باشە زۆر باشە. محەممەد ئامادەی؟ بەڕێ مامۆستا. تەماشای من بکە. دان پێدانانی ئەمڕۆمان لەسەر هەڵەی پیاوان بەرامبەر هاوسەرەکانیان. ئای مامۆستا وەڵڵی هەرزەکەوت و زەرامەژە گەلە گۆمەری پێ دەچی مامۆستا ئەتو لە ژنەکەت بترسی. پێدەک بە ئەوە ترس نییە ئەوە ڕێزە. دوایە محەممەد ئەمن چ ببینم ئەوە باز دەکەم. چی ببینیم باز دەکەین؟ باش باش. ئافرەت لە کۆمەلگای ئێمە غەدرێکی زۆری لێ دەکرێت. بەێ بەشێکی زۆری پیاوان غەدر لە هاوژینەکانیان دەکەن. وەیان نا ناوەڵا مامۆستاوە نییە. وەڵی ئێستا ئافرەتیەوە دەرچووینە لەو تیکتۆک و سناپ مناپەی چاوی زەلامی دەردێنین. وەڵام مامۆستا ئافرەتی قسەیەوە دەکەم وزارێ شەوانجێ دەمقیدی لانۆکەم دێتەوە. وەز بە تێ بگەل و خۆ وەز بە نائتیادەیە ئەمنیش شتانە دەبینم. دەبی ماڵ تەمەشا دەکەوێنی باسی شێوەیەکی گشتی دەکەم خەڵک باز دەکا وە بەخۆشم یەک پارچە سەلامت بی وە خەرچیش جابەجا دەبینم و خەڵکیش گلەیەکی زۆری هەیە. بەڵام محەممەد ئەم جۆرە ئافرەتانە تەمسیلی ئافرەتی کوردی ناکەن. خۆ هەموو ئافرەتی خراپ نییە خۆم پیاوەکیش خراپ نییە. حیات یەک پارچە هەمە دەبی ئێستا کە دام بە هەڵەکانی خۆت دابنی. ڕەنگە نووسەرێکی زۆرە هەیە قسەیان لەسەر و بابەتانە کردبی. ئاخە مامۆستا نووسەرێکی زۆرش نییە لەسەر ئافرەتی نووسە. بۆ نمونە مامۆستا ئەرستۆ یۆنانی وتەچی هەیە دەرێتن لۆ ئەوەی لە ئافرەت بە دووربی لە شەڕی ئافرەت بە دووربی پێویستە هەمیشە قەرداربی هەمیشە قەرداربی هەمیشە قەرداربی. ئەوە ڕای ئەرستۆیە. ڕەنگە ژنەکەی خراپ بووبی لەگەڵی کاکە هەموو ژنێ خراپ نییە. بەڵام وتەیەکی کاریگەرتر هەیە دەڵێت ئەوش ئیسلام لە ئیسلامدا بە شێوازێکی زۆر جوان وەسفی ئافرەت کراوە کە دەڵێ ئافرەت نیوەی کۆمەڵە. قسەم نەما ئێتە تەواو محەممەد حیاتم قسەم نەما مامۆستا. نە هەموو پیاوە خراپن هەموو ئافرەتی خراپن. حیات یەک پارچە زۆر باشە محەممەد ئاگادارین بە بپرسی خێزانەکەت 100 ملی ڕێ دەگری و دەرکەی دەکەی و دەچێت ژۆری. ئای دەتەوێت لە دەرکەی بدەم برێ ڕخسەتی بێمە ژۆرێ کورێرە وەڵام مارماری خۆمە بە کەیف خۆم چۆختە بمەوێ دەستمەوە. کەس نەیگوتێ ماڵی خۆت نییە. بەڵام ئێمە پیاوان ڕخنەمانەیە لە هاوسەرەکان کە دەچینەوە ماڵی ڕویان خۆش نییە بۆنیان ناخۆشە ئەوە هەڵی ئێمەیە کە ئەکە لە هیچ ڕادەچینەوە ماڵی و حیسابیان لۆ ناکەی ئێوەیە یان نا وەیە لۆ تووڕە دەبی من غەرەتی خۆم بەبیر دێتەوە. ئیدیڵە احترافکە اعتراف دەکەم مامۆستا بەس لۆ ئاوێنەی فەرموو نازدار داوای لێبردن دەکەم. ئەمن دەپایە بێمەوە ماری خەبەر بدەمێ ئەخۆچی داهاتمەوە بەبێ پرزەت و بۆن توشمەت لێدات بۆن ئارەقەت لێدات نازدار بەس وعدبی ئەو جارە تەلەفۆن بکەم ئەکو دێ بێمەوە مارێ وەچی شێ خەڵایبی دەزانی ئەحمەد و قەیس چەند بێعارن جێتان دەگەزم زۆرم خۆش دەوێن مامۆستا وعدبی ئەو جارە تەلەفۆن دەکەم وعدبی وایە ئەی ئافرین محەممەد ئەی ئافرین باشە هەڵەیەکی تر لۆمەت دەکرد. ئەرێ وەڵڵاهی مامۆستا لۆمەم زۆر دەکرد هەموو جارێ نییە مامۆستا بەس حەز دەکەمەوەی لۆ ئاوێنێکم. بەڵێ فەرموو. نازدار حیاتم داوای لێبردن دەکەم ئەموو جارە زۆرم لۆمە دەکردی ئەخە عوزمانی برات بێ ئێقرا من چ بکەم داکە زۆرڕەوە مەعەدە تەلەفۆنی لۆ ئەبڵە سافیە دەکاتن لەگە دایچە کەریمەی ئەمە چ بکەم ئەتوو ئەو لێ بتێت و ڕەحمەت لە بابت ئەتوو چ بکەی یعنی شت بە چاو دەداوە بەس هەتا بیشێنەوە ئەرێ بەخوای تۆڕی بکەی مامۆستا نییە قەناعەت دەبیتن هەر غەڵەتەکە بە لە عایلەیوانە نییە بە چاویمداد داوە ئێ باشە تو چ بکەی فەقیرێنی هەزار قسە پێ دەگۆ مامۆستا. باشە شتێکی ترم لۆ باسکە هەڵەیەکی تر مامۆستا زۆرم لۆمە دەکرد مامۆستا یعنی بەجددی ئێستا فکر دەکەمەوە کۆ ئیشانم کردێ من
کو مامۆستا یعنی قسەی بێمەعنام پێ دەگۆ کورە مامۆستا بەس دەمویست مەهانەی پێ بگرم نییە بەس لە جەویدەم بەس لە گەری بکەمە شەڕ ئەرێ وەڵڵا مامۆستا بەرامبەر ئاوێنە داوای لە بدن بکە ناتانم مامۆستا ئەڵڵی خەلیک ڕزار لێ دەکەم ناتانم قسەی بکەم ئێخ دیارە مامۆستا ڕوون نییە قسەی بکەم لە بۆ ئاوێنەی هەڵە زۆر کردیە لێ ڕۆدنیە بەرێ مامۆستا لەم زۆر کردیە وەڵی مامۆستا پیاوەکی ئەوەندە قین لە دڵ بووم ئەوەندە پیاوەکی نەفز نزم بووم شتی 10 سال پێشێستان بە چاویدا داوە 10 سال پێشێستا ئەرێ وەڵی 10 سال پێشێستان مسەدەقی برای لەسەر دزی گیرا بوو بە چاومدا داوە دەمگۆ مسەدەقی برا بە مودە پارەی لە خەرچی وەگرت بوو بە عەرەبیەکەی پێ دێن نەسب وەلاحتیال لۆم شی مەکەوە عەزیزی قانونەکەش دەزانم عێراقی 1969 زۆر باشە زۆر باشە ئەیە باشە بێعەقڵ ئەرێ وەڵڵا چت لێ بکەم زای زوومە دەمەوەزە زۆر پێ تێک دەچم قەیدی نییە نا ئەتو ئەو خێزانە خێزانی خۆتە چیشت بە مصەدەق و بە کوڕە ئێ عەقرم نییە دەزانم عەقرەکەمەوە نییە دەزانم نیتە بەرابەر ئاوێنێ بریە من نیتە ماکو عەقڵ دەی ئەڵڵا مامۆستا چونکە لە عەتیکەی بە قورعان یاڵا ئەطراف پێ بەکەنە نازدار حیاتم داوای لێبردن دەکەم ئەمن بەڕاستی زۆر غەدرم لە تو کرد ئەمن زەرامەجوو بێ عەقل بووم ئەمن زەلامەک بووم بەس دەمویست نییە مەشاکلت لۆ دروستکەم باشە ئافرم محەممەد ئەدی با بڵین لەڕووی خواردن و ئەوانە ئافرەتە خواردنی دروست دەکرد بزانما تو قەت پێت دەگۆ دەستخۆش واللهی وبالله وتالله مامۆستا هەر شتێکی ناوی خوایە قورعان بە حەقت بساحێبت مامۆستا خواردنی وای دروست دەکرد والله پەنجەی خۆت لەگە دەخوارد ئارێ والله هەتو دوایە چ دەگەوەچی دەخوارد والله مامۆستا دەمگۆ ئەوە یەکسەر چا بابێ نا مامۆستا یەک شرپە قرپم لێ دەدا قەرپت دەکرد چووکە پێتێک دەست و مادە قرپم لێ دەدا لە ڕقیوی لە ڕقیوی تەبیعاتی یەک عەشیرەتم تێک دەدا ئەی سڵاو لە خۆت و لە قادر عەتاری بابیشت مامۆستا ئەوجە قادر عەتار ئەو شتانەی فێر کردبوو باشە محەممەد قادر عەتاری بابت ئەوش لەگەداکەت هەمان شتی توی دەکرد وەکو خراپ بوو ئەدی مامۆستا دەرێتن گەورە ئاوی دەڕژێنی گسکە پێی لێ دەخشێنی ئەوهایەوە نی مامۆستا بەڵێ بەخوا جێم لێ بووە نا تەواوت گوتی مامۆستا بەخوا ئەم لەوی فێر بوو زۆر باشە محەممەد یعنی قەت نەهات ڕۆژێک نەفەرەك فێرت بکا برێ لەگەڵ ژنەکەت باش بە ئەتەکێتت هەبیتە ڕێزی بگرە کورە ئەنگۆ هاوژین یەکترێن ئەگەر کێشەکتان هەبی لە ناو خۆتان حەلکە نێنی بپارێزە مامۆستا بەحسی چ دەکەی بە قورعان مامۆستا لەو عەشیرەتەی مەدیتە وەچی هەموو جێژنە و شتان دەبووینەوە قەنەعاتکەوی مامۆستا ئەگە زەلامەک لەوێن دەرنیە ئیحتیمای بەژنی دا بە هەموو پێی پێ دەکەن دەیان گوتە مەشاکە ئۆمەرە یعنی لەوانە تو نییە شەرمت کرد لە منداریەوە شەرم بەس ئێستا لۆم بە دەرکەت ئەو ئەقریە بۆ ئەمە بێخر بووین واللهی ئافرم با بڵێ قادر عەتاری بابت بەڵێ مامۆستا کو بانجی داکتی دەکرد کە بەرداغە ئاوە مامۆستا والله ترمز یەک مەتر لێی دوور بوو دەستی درێژ نەدەکرد بزانەوە ئەخرەی دەستی وەرە کچەتیم ناویشی نەدەینە پێعیب و نایبینیتن هیلو عیبە ئەوها ئەدی ئەتو چت دەگوت کورە ئەمش دەمگۆ ئەتو بەرامبەر خێزانەکە ئەتو ژەروا بووی ئەمش دەمگۆ نازە بەڕاستی نازە داوای پرتم بکە ڕوم نییە مامۆستا ئەوەندە مەم شێنەوە دان بە هەڵەکارت دابنێ نازدار حیاتم داوای لێبردن دەکەم بە قورعان ئەمن نیەتم زۆر خۆش دەوێتم بەس ئەوە فێر کرابووم بە دەستە خۆم نییە مامۆستا نازام چی پێ برێم وڵڵی محەممەد مادەم دام بە هەڵەکانت دابنێ ئەمن ئەتم زۆر خۆش دەوێت مامۆستا وەڵڵا مجارەوەچی دەبووە شەڕمان دەنگمان دەگەیشتە سەری فەرعی مامۆستا ئەو دو قادر عەتار پێ دەکەنی دۆمینێ دەکرد لە من دیواری مزگەفتی دامە عەفوەن دامەی دەکرد مامۆستا پێ دەکەین دێگۆ کوڕەکەم مزدەیتر هەوزاکو لە سەشنەکەی هاوار دەکا وەرە سەلامەوە عەقری وەزە ڕەحمەت لە گۆڕبی قادر عەتار باشە محەممەد پرسیارە چیکە ئەتوو هەڵە زۆر کردی ها بەس مامۆستا
پێشەوەی تو قسەکە جواب دێەوە مامۆستا ئەو قادر عەتاری ئیشەش گەلە باشی لەگەمە کرد بە قورعان مامۆستا خەرک وەشی دەمریت و مولک و ماری زۆر بەجیرێ لە دوو خۆی بەڵێ ئەو ئێستا نازیارێکمان کابرا مردیە و مولک و مارەشی زۆری بەجێشتێ بوویتە شەڕ لە ناو کوڕەکانی پێلەغانیەکردیان نێشتیە لە سەمار و مرچی قادر عەتەر قەردی لۆمە بەجێشتێ ئێستاوەشی برایان بەر نییە تەوزیعمان کردێ دەدەینەوە ئەرێ بەخوای مامۆستا قەردار بۆ قەردار قادر بچی مرد وەڵڵا سەلامات بوو دەگریا دەمزانی لۆ قادری ناگری لەسەر مەیتی لۆ پارەکەی خۆی دەگریا مەڵە قادر عەتەر عەتارەکە تەواوە گەنە دەی بڵێ بابا حەیاتی یەک پارتە ئەی ئافەری محەممەد دێنە سەر بابەتە چیتر بەرێ باشە پێم بڵێ دائیمەن ماڵ و منداڵ پێویستیان بە بابە هەیە باوک لە ماڵێ یعنی مامۆستای ئەو ماڵێ مدیری ئەو ماڵێ بەرێ مامۆستا ئەتوو چۆن لەگەڵ منداڵەکانت وەڵڵاهی مامۆستا هەر نەمدەدیتن هەر لە دەرێ بوون یعنی هەر خەریکی دۆمینەی بووی ئەرێ وەڵڵا پازە بنووس بیست بنووس شەوەی لە کافتریا نێرگەلە تفاتێن ئەی باشە باش ئەو ماڵ و منداڵات پێویستیان بە تو ئەی وەڵاوەشی دەچوومەوە زار و بار ئەگە زوو بچوو بام بۆ مۆبایلی مەشغوڵ بووم هەر ئاگام لەوان نەما بوو ئەگەر درەنگی بچووبایەوان نووسە بوون دەزانی دیسان دووبارەی دەکەمەوە باب بەدیری ماڵەیە مامۆستایی ماڵەیە ئەگەر لە مەکتەبی بەرێ مامۆستا لە شعبەی نەبی ئەو شعبەیە چی لێدی مامۆستا متەبیق دێتن وەزبە ئەو شعبەیە تێک و پێک دەچی حەیات یەک پارتە کەواتە داوای لێبوردن لە نازداری بکە مامۆستا زۆر ئەحرازم دەکەوش دەرێ قسەی لێرە بکە نانا داوای لێبوردن لەوی و لە منداڵەکانیشت بکە نازدار حەیاتم داوای لێبوردنت لێ دەکەم قەیس و ئەحمەد داوای لێبوردندا لێ دەکەم وعد بیتن نییە نازدار دەبی لەناو پاش بەجێ تو بکەم لەبەرەوە هەموو جارە دەتگۆت باب چەترە لە بۆ منداڵەکانی لە بۆ عائیلەی وعد بیتن نییە لەناو پاش هەرچی باشە لە بۆنگۆ بکەم سندان لە دۆمینەیدا مامۆستا یافر محەممەد غەڵەتت گەلک زیاتر مایە بەڵام لۆ وەڵقەیە بۆی دوور و درێژ نەبێتەوە ماوەی بەرنامەکە ماڕێگا نادا دەچنە ناو هاوڵاتیان ڕای خێزانە بەڕێزەکان وەردەگرین لەسەر هەڵەکانی پیا و بەرامبەر ژنەکەی دان پێدانان هەڵەکانی مرۆڤ زۆر و بۆرە دانی پیادانێم گیانم دەگۆڕە شەوان بەرلاوای سار لە سارینکە ڕاستی دەڵێم و لە خۆم نەبوورە ڕاستی دەڵێم و لە خۆم نەبوورە مامۆستا بەڵێ گەیشتینە گەلی وەڵا زۆر خۆشەگەلی بەست چییە مامۆستا یعنی یەک تەکلیفم لە جەنابەت هەیە دیمە خواری ئەگەر لێشم عادز بی خێر وەڵڵا مامۆستا چماندە مەلەوانی دەکەم چ دەکەی مەلەوانی بابا تویان ئامانەتی من کردیە مەلەوانی مندارە لەگە خۆ نینە مامۆستا محەممەد جێ بگرە بەرێ مامۆستا مەلەوانی جێگای خۆی هەیە دەبی لە مەلەوانگەی بکرێتن با فێر بین ئەو شوێنانە شوێنی مەلەوانی نییە بڕۆ دێ ڕامۆستا مامۆستاکە لە خۆشە گەڵە دێ بڕۆ ئەوانە دەرچیتن مامۆستا دێمە خوارێ چ دەرچی كنا محمد ولا كنا ولا محمد والله تذكر ولا كنا ولا زي ولا والله ما عصبي محمد او اخر زارته ببي برس من بي اخواني انت بس وعد بيتزارش كتم بي ملواني وعد بيدبم بلام لشويني خوي لما لوان جاي حياتي يكبرت محمد حتى يستسان كسخن كاينه ما وين اخي والله رازدك يا مام مستعد زي هيدي ملوان لي كي زي هيدي ملوان لي نكي اي عفري زور باشا محمد بروين بابروين يلا بابا مرۆڤ زۆر و بۆرە دانی پیادانێم گیانم دەگۆڕە ئەلاو هاتمەوە وڵاتان بەس ئەو ڕزان لە چێن دەرم ئەوڕۆ لە ڕەوان دزێمە مامۆستا ئەوڕۆ ئەمنی هینایتە ڕەوان دزێ خۆشترین شار هیوایەتم ڕەوانزا وەرن لەگەرم I love you
ڕەواندز بەڕێ خۆشەویستان ئەوڕۆ لە ڕەواندزین ئەوڕۆ خۆشترین بەرنامە پێشکەش دەکەم مامۆستا فکرە جوانت کولۆ هاتم نەتینە ئەو شارە جوانەی قوربان بووم ئەو شارە شاری کە لە هونەرمەندەکانە شاری مامۆستا زرارەیە کە چەندین هونەرمەندی پێگەیان شاری مامۆستا ئامانج غازی بەناوبانگەوە چێ عودەی لە دەست دەگری مامۆستا ئەو درە دەهژێنیتن مامۆستا زۆر هونەرمەندیت کەوەچی مامۆستا سەید ئەحمەد مامۆستای گەورە ئەو شارە پڕە لە فەن پڕە لە ئیبداع ڕێز و سڵاوی تایبەتمان هەیە بۆم شارە خۆشەویستە لە پارتی دووەمی دامپێداناندا ڕای هاوڵاتیان وەردەگرین لەسەر هەڵەکانی پیا و بەرامبەر بە هاوژینەکانیان با بڕۆین دەست پێ بکەین وەرە لەگەرم بن ئەوڕۆ لە ناوەندی ڕەوان زێ دەسفرێنەوە خەلەس ڕەواندوز جاناجان شاری پاشای کور باژێرێ خوشمێرا دەلالێ سێڤاسۆر ڕەواندوز جاناجان شاری پاشای کور باژێرێ خوشمێرا دەلالێ سێڤاسۆر بێرودکەوەتە گازی خەرەندی یارا من بێرودکەوەتە گازی خەرەندی یارا من گۆڕێک و هەندێ بنوبەدارە شلوني احوالك كوا باشي صحتك كوا احوالك كوي صحتك كوا ناوسيتو من ناو مرشدة جنتينا ارشد عري والله 22 سالة جنمينا 22 سال لو 8 سنة 8 سنة دبي عمري 10 صار في جنتينا 6 سال 6 سال عري والله ما شاء الله باشا استاتو مثلا تجربة زورة لجيان وانيا بالضبط لبروي لا تمنج زوج نتينا بالله قد وتكردية يعني حقي خيزان ومار ومن دار لري اموري خوت اموري هند زاريه افراد نازاني بلام امورك هند زاريه پیاوەکە باشتر دەزانی لە ژنەکە هەندە جار هەیە ژن دەڵێ بابێ بەڵام نازانی هەیە نییە وایە بەڵام حەمدلله زۆر شکر خوایە من و خێزانم ئینتفاقمان هەبوو 22 ساڵە ئەزمونمانەیە لە ژیان تاکو ئێستا سەرکەوتوو بووین حەمدلله باشە دەمەوێت سوالێکت لێ بکەم یعنی بەرنامەکەمان سوکە لەسەر هاوسەرانە قەدوە بۆ یعنی دوو درەنگ بچیەوە مارێ ئەوان ئەوەندە چاوەڕێکە سعادی 1 2 3 شەوێ یعنی مەسەلەن لێ تووڕە ببن ببتە شەرتانەوە حەق خۆش دێت لۆ تاخیر دێوە کاکە لۆ تاخیر دێوە هیچ کاتێک وای نەکردووە هیچ کاتێک پرسیاری نەکردووە یعنی تاخیر چوویەوە تاخیر چوتمەوە لە کوێ بکورە بەڵێ تاخیر چوتمەوە وەڵڵا سەعات 3 چوتمەوە سەعات 4 چوتمەوە سەعات 2 چوتمەوە جا لە زادەی بنووسبای نا ینی بەپێی ینی ئیشەکەی من لەلایەک ئەمن بەخۆم پۆلیسم ئەم زۆر کەیفم بە پۆلیسان دێ لە بەرەوەی پۆلیس پارێزەری وڵاتە دەمەوێت یەک سوعات لێ بکەم بەس بەڕاستی جوابم دەوە ها يعني ئەم والله يلا حبيبي احكي بالعربي باشا مثلا اتو زلامجي للروي تبعاته كوي تبعات باشا كشميشي يعني نازع معي كوا كشميشي والله حمد جان توزك بتبعاتي وبري او برنامج دام بيدانانا دي باعترافك توزك عصبي ما عصبيه كلتيا راسيكي دزاني برامبركم بلام خوي لا ددا يعني قد وبوا مثلا مزاج كده بس امور نسيها مش قد بردين دور قربان دري خاص دفروش لا ذنوب وسطاتي مش بردي اي فاهم دري خاص دفروشي واي ايه ليه قرا او مادام قشتيارن مادام قشتيارن دبي ريزيان بقريتشكا ام زور زار شي مسافري هورنم ليدا درم خوش بوا باش اتو مثلا بابينو سبر سيارك خومان لروي تبعاته كوي تبعاتي ميزات خدتك ده ميزاتي برامبركم نانا خزان شكو بان زوعك خزانم بله زاريا بصعوبته ميزاتم تيك ده اري والله تورم كردوا يعني دو شاو تيكر كردي اري والله تورم كردي برامبري خوم بلام دواي من كرتوا تيم جانديا تو اخيري جاني استمتع جانديا وتما جاني مبوش شويه عند زاريا صعوبته براسي تيمغا
باشە دەمێتم پرسیارە کرد لێ بکەم چەند پرسیار دەکەی بکە تو ڕێستی حەمەدجان حیاتی یەک پارچە دوو پارچە باشە دەمێتم پرسیار لێ بکەم یعنی قەت ینی مەسەلەن خێزانەکەت زاروە بووە مەسەلەن خێزانی خۆتە خۆی لۆ تو جوان کردیە مکیات جوان کردیە جلوبەر جوان کردیە قەت دەستخۆشیت لێ کردیە قەت گوتیت ئافرەت دەستخۆش ینی دەبی ئەوها ئێتیمان بە خۆت دەی لە هیچ کاتێک حەزم لەوە نەبووە خێزانم کەم و کوڕی هەبی لە دەرێ لە ژۆرێ لە گەڕەکیش نادەمە بەسم وێت دەستخۆشیت لێ بکەم ئەنی ئەم دەستخۆشی لە خێزانم بکەم هەموو کات دەستخۆشیم لێ کردیا هەر کاتە غەڵەتێ بۆ گوتمەوە ئەوە غەڵەتێکە خۆت چاکەوە ناشرینی خۆت جوانکە ژیان چیە ژیان بەخۆشی هەموو ژیان بەخۆشی خۆشە چیەوە حەمە یاڵڵا یاڵڵا عەفووی کاکارشەت دەمەوێت بپرسم زۆر پیاو هەن بەبێ پرسی خێزانەکانیان کۆمەڵک میوان دەبەنەوە ماڵێ ئەو ژنە غەریبە دەبێ خزمەتیان بکات ئایا جەنابەت ئەو ئەتوانەت هەیە؟ وڵی هیچ کاتێک وام نەکردیە بەبێ پەیوەندی خێزانم تەلەفۆنم لۆ خێزان نەکرد بیست میوانەکەم بە ژۆرێدا نەکردیا یعنی زۆر پیاو هەیە جاروەیە نییە وەچی لەگەر ئەوە لەگەر ژنەکەی دەستە دەریان لەگە مندارەکانی ئەو هاانی یەک متر لە پاش ئەوها بخۆی ئەو هات ڕواتن ئەو هاانی یەک متر بەزی دێلی ئەتو قەت وەت کردیە مەسەلەن لە جادە یان لە مۆڵەچیان لە بازاری لەگە خێزان بڕۆی بەجی بێلی برێ عیبم پیاوم دەبی لە پێشەوە بڕۆم هیچ کاتێک وام نەکردیە بزەبەت هەردەم خێزانم کە لە پشتم زۆر لە دوا بۆ ڕێ کردیە ڕاوەستامان لە بۆی وتمە هاوسەر لە دووم ڕێکە وەرە بمگێ قەت نەمێشتێت دەمەتر دوومەتر سێمەتر لە دوام ڕێ بکە دەمەوێت سوالە چکە بکەم نازام هەناوم پڕ سوالە دەمێت بزانم ئەتو چە هەڵەکی پیاوان دیتیانی قەلبی پێدەگدا برێ ئەولۆ دەکە و زەلامە یعنی قەدەوە دیتیە یعنی مەسەن ئەگەر لە خۆشت تێبیدن ببوورە ینی مە بەستمەوەە بەڵام دیتیتت یعنی خەڵک پیاو هەبوو غەڵەتی بەرامبەر ژنی کردیە ئێری هێشانبی بەڵێ بینیمە خەفەتم پێ خواردە بەڕاستی لە بەرەوەی هاوسەری ژیانیتی چەند مناڵێکی لەم ئافرەتەیە کە لەگەلی ژیان دەباتە سەر بەداچی مندار ئەنگازی دەکا ناوی ناینی بە پیرێژن بانگی دەکا پیرێژن بە دوام وەرە شتێکی یا بەڕاستی پێم یعنی ناخۆش و پێم ناشرینە لە بەرەوەی هاوسەری ژیانتە کە دەچیەوە ماڵێ هیچ شتێکی نقستانیەک نقستانی لەو خێزانەتە بی لی تووڕە دەبی و مەسەلەن لە مەجلیسان دەرێ وەڵا داچی مندارە یان پیرێژن کورە گەنج و جوانە پیدری پیرێژن شتێکی لا من جوان نییە بەڕاستی پێ برێ نایبینەیان برێ هاوسەری ژیانم هاوسەری ژیانم داشی منداران چییە پیرێژن چییە ئەمنەتون زۆر خۆش قوربان بم باشتر پێی لێو بینم قوربان ئەتۆ مادەم ئەو قسە جوانانت کرد خێزان و مندارەکانت هەمووتان لە ماسی شکار داوەتن خۆشحاڵی خۆش بەڕێ دەکەن بەس بینینی ئێوە ئەمن سەربڵند بم بەڕاستی خۆشحاڵ بووم ئەوە بیتاقەتی ماسی شکار یەک کەشم دێنێ جەماعەت ئەوەش لۆ منداڵەکان یعنی بە جەماعی دەچن بە عائیلی دەبی دوو تەکسی بگری بەڵێ خۆشەویستان ئێستا لە بێخاڵین ئەو بێخاڵە جوانە ئەو هاوینە هەوارە جوانە کوردستان تەبعەن نییە پڕ لە مەسایفی جوانە پڕ لە شوێنی جوانە ئەو ڕۆنیە لەگەڵ هاوسەرەکان لە ناوەندی بێخاڵی قسەی دەکەن لەگەرم بن وەرە وەڵڵا ئەها خۆشەویستان ئەو پیرەمێردە جوانە ئەو پیاوە جوانە ئێستا نییە قسە دەکەن سەلام عەلەیکوم چۆنی سحەتت کووە ئەحواڵت کووە بێمە تەنیشتت وەڵڵا حەزی کوی بەخێر بێ سەرچاو کوی سحەتت گوتی جەنابەت باشی سەلامەتی ئای حاجی پێ سبەی شتەی چاکت خواردوی ئەرێ وەڵڵا ناوت چێ مام حاجی محمود زیرەک محمود زیرەک زیرەک لە قەبتە بەرێ ینی هونەرمەندیشی کوڕی دەمازەکەم دێ قوربانم حەزە دەرێم چێش زیرەک محمود زیرەک محمود زیرەک باشە محمود زیرە گیان حیاتم ئەتو ساری چەند ژنتینایە والله زمانی مەلیجی
ناوەڵا ئەمن درەنگمشن هینا گەنجاتیر کردێ زیاتر ئەمن لە بەرێ وابزام لە نۆت و چارمشن هینا کورە دە وز کورەگە لە درەنگژنتینە بەرێ چەند منداڵت هەیە چوار چاراری ئەمریان درێژ ئینشاڵڵا خوالۆتیان دەیەلی ئەتوش لە بۆوان دەیەلی ڕێستەیە باشە ئەمە بەرنامەکەمان ناویدان پێدانانە ینی مەسەلەن ئەو پیاوانەی زۆر غەڵەتی بەرامبەر هاوسەرەکانیان دەکەنەوە زەڵامان ها بێتەبیعاتن معدڵ بە ئەوها بە شەڕدەین لە گەژنەکانیان دائیمە پرتە پرتیانە وەڵڵا دەمێتن محموود زیرەک ژیان حیاتم دەمێتن باسی ئەوەی بکەی ینی پیا دەبیتن خراپی لە گەژنیە دەبی نابێ بەڵێ خۆی بەنسبەت پیا و ژنی ئێستا لەگە جاران بەراورد ناکرێ لەبەرەوەی ژنی ئێستا ماشەڵای لێبی خوێندەوارە هەموو شەهادەی بەرزیان هەیە هەیە وەزیرەیە پەرلەمانتارە هەیە دکتۆرەیە وەختی خۆی کوبوو وەختی خۆی جیاواز وەختی خۆی ئافرەتان هەموو شتیان بە قسەی مێرد و ماڵ و منداڵی خۆیان دەکرد هەر زەمان و هەر زەمان و ئەوەی خۆی ئاوەنیە ئێستا کوبوو لە گەژنی وەڵڵا بەحسی قەدیم پیا و لۆژنێ ینی زۆر باش بوون دەگەرێکدی ژن و مرد هەبوو هەشتا ساری 90 ساری وێکرا دەژین بێ مشکیلە طبعا یەک لە شتە جوانەکانی قەدیمەوە بۆ ینی زەوا زۆر مەزبوط بووە کەس بەسی تەراقی نەدەکرد کەس بەسی جیابوونەوەی نەدەکرد یعنی ئێستا دنیا ژنی ئێستا لەسەر بەزەرێتم پڕکە پڕک کردیوە داوای تەراقیدا لەسەر فینگەری داوای تەراقی کردیە وەختی خۆشتان نەبووە بەڵێ دامەزراندی بناغی ژن و مێرداتی ئێستا زۆربەی زۆری لەسەر ڕەنگ و ڕوخسارە لەسەر شتێ ڕووکەشە لەسەر ترومبێلێ جوانە لەسەر خانی ماشەڵڵا باڵەخانەی بڕک بەدیمەن و پێشکەوت خۆش دەوێتە بەڵێ جاگوێ بدە برای خۆ ژنەکان بە هەڵەدا ئاچن ڕەوشتی پیاوەکەی و عنی هەڵسو کەوتی پیاوەکەی ناخوین و ئاخۆ بە کەلچیوان دێ یان نا دوایە کە لێک بە نێزیک دەکەونەوە دەگەرێک ناگونجێن مەجبورن لێک هەڵ دەگەڕێنەوە و دەستلێک بەرە باشە سوالێکی دەکەم سوالك مەسەلەن ئەتو قەت توێ مارێ مەسەلەن شیوەکرد لێ نابی خێزانەکە شیوەکی لێ نابی شیوەکە سووربی تو ڕەبی عەسەبی بی ها وەڵا ناوەڵڵا تووڕە نەبووی ناوەڵڵا ئەمن بە هەموو شتێکی ڕازی بوویمە والله ئارێ وەڵڵا پیاوی چاک دیاری محموود زیرەک ژیان ئینسان لە دونیایە هەموو شتی لە دەستڕێک ناکەوی یەبینی وەستای دیواریە بلۆچی دانێ جار هەیە بە درێنیەوی لا ئەبایەکی دیدان کە سەکنیەکم و کوڕی نەبی دەبی لێبوردەیی هەبی دەبی چاوپۆشی لێکتی هەبی حاجی یەک سوال لێ دەکەم قەت لەگەر خێزانەکەت بە شەر هاتی ینی مەسەلەن ڕۆژەشی دەنگت لەسەر بەرز کرد بیتەوە بە ناحەق لەو گۆڕیزەوتەوە نەبوو شەر پێ فرۆشتیا وەبرێ بەبیرم نایە بەو شێوەی بی ناوەڵڵا قەت ناوەڵڵا تەنها ئەوەندەیە ئەمن خێزانم نەما ئێستا باسی بکەم باش نییە لەبە ئەوەی نەما ئێستا ئەزار ڕەحمەتی لێبێ سەلامەت دنیا خوا ڕەحمەتێ خوای لە مدێم و برسومانە بەس هەتاوەکو دەعیات دابوو یعنی لە خزمەتی ڕاوەستا بووم هەچی بیگۆت باە بەس مەجال هەبالۆم جێبەجێ دەکرد ئەی چاوت ماز دەکەم حاجی مامەجان بەتەمە ژن بێنیەوە وەڵی ئەمن بەتەمانی مەژنی بینمەوە لەبەرەوەی من تەمەنەکەم ڕاباردیە ماناوێ ژن هینان لە کاتی خۆی نەبی گەلە گونجاو نییە منداڵم گەورەنە ئەمنیان درێ بەڵێم بۆ خۆم بە تەمەەن بوویمە ئینسانیش دەبیدان بە خۆدا بگری هەموو شت بە قسێ چاوی خۆنە کاژنەک جوانە وەڵا ئەوەی دەینم و ئەوە هەوڕۆ ئیوەچی لە تەمەنیمە باش نییە ژنێ بینیتەوە حاجی گیان دەمێ سوالەش بکەم یعنی سەبارەت بە وەفای وەفات تازە بەحسی وەفات کرد خێزانت ئەمریخوای کردی خۆ عەفوی کاتن مەسەڵەن هەندە زەلام هەیە کە ژنی دەمریتن نیە هێشتا سلێ نەڕۆیشتە ڕمبیلەوە دێنی ژنەکی دێنیتن دەبیەوە بەڵێ وەڵای ئەوە زانیت زۆربەی زۆری خەتای خەڵکیە لەوانەیە لەوە تێ من خێزانم مردێ دەیان هەزا کەس بە منی گۆت بیشنت نەیناوە لۆژنێ ناینەوە ئەنی زار و زمانی خەڵکی زۆر سەیرە ئەزا بازە پیاوەکیشیانی ماشەڵڵا زوو خێزانی خۆیان لەبیر دەچی یا زروفەکەیان بەدرێ خۆوە
هەشە بە هەڵەدا چژنێ دەینی تۆ لەکنی ڕناوەستی ئێکەدی دەینی ئێکەدی دەینی زانی کەس نابتە ئەسلێکە بەخوای زانیتم پیا و 6 ژن 5 ژنی هینایە و لەکنی نەماینەوە معنای ئەو جیاوازی لێ هینە بەخوای کەس نابتە ئەسلێکەوە نیە ناوەڵڵا حاجی مادام ئەتوو ناوت محمود زیرەکە دەبی گۆرانیش حەسەن زیرەکمان لۆ بڕی بەڵێ بەسەر چاوە مەریەم بۆکانی دەزانی بەڵێ بەڵێ کەیفم بە مەریەم بۆکانی دێ بەڵێ بەڵێ ئەو مریامە کایازیە درێژێ لە هەوراز و سارە و لێژێ کوشتومی بۆیە خۆی بمنێژێ مریەم ئەیامان مریەم چاو جوان مریەم بۆکانی مریەمێ ئەو مریەمەی ڕێژ ئەسمەرە چاوی باز ئەبرۆی سەقەرە زودمە بچیوێ نای گەوهەرە مریەم ئەیامان مریەم چاو جوان مریەم بۆکانی مریەمێ ئەو مریەمەی بەیاڵە بەرزان مەمکی شەمەمەیە سەر تەرزان جوتێلی مۆی بۆ من فەرزان مریەم ئەیامان مریەم چاو جوان مریەم بۆکانی مریەمێ حاجی نییە جەرگت کولان وەخت خۆی کچەکەم خۆش دێت مەریەم بۆ بۆکانی بوو بەێ بەداخەوە ماز دەکەم دێ قوربان ئەو دەنگت نەڕزیتن ئیشاڵە خوا لەو بۆ ئەولادەکان دێلی حاجی ئەمە دەمانەوێتن جەنابەت دەعوت بکەین لە ماسی شکار جەنابەت دەسی وەختێکی خۆش بەڕێ دەکەی بەڕاستی ئەوڕۆ خۆش حالت کردم سەلامەت بن ڕێستێ سەلامەت بن سپاس وەکەم دەست خۆش بێ حاجی گیان محمود زیرەک گیان قوربان بووم ڕەوان دووس جاناجان شاری پاشای کور باژێرێ خوشمێرا دەلالێ سێڤاسۆر ڕەوان دووس جاناجان شاری پاشای کور باژێرێ خوشمێرا دەلالێ سێڤاسۆر بێرودکە تەگازی خەرەندی یارامن بەڕێ خۆشەویستان ئەمە ئێستا لە مەطعەمی مەبەست بە قورئان بە ئیمانم دەست لێ نادەی بە خۆم خزمەت خۆم دەکەم بڕۆ تو لەگەرم بن ئەمن ئێستا بە خۆم نییە خزمەتی خۆمان دەکەم خزمەتی جەنابەت مسەوەر هەموو جەماعەت ئێستا مامۆستا ئەوەندە دەکەیت جەماعەت دەبینیە خزمەتی خۆت بکەی اخدم نەفسەک بنەفسەک الله الله یعنی نییە تورشە تورشی زۆر خۆشە خزمەتی خۆت بکە لە بۆ ئەتانی ئیش و کارەکان سووی بەڕێ بکرێت و ئەزێت خۆت ئەمەدن ئێستا خواردنی دێنم بەڕێ خۆشەویستان دامپێدانان بەردەوامە دامپێنانان لە هەموو جێجێ لە هەموو کونێتیە ئێستا خۆشەویستان دەچینە لەوە عائیلەی بە باس بکەن لە بۆ مامزانی سەلام عەلەیکوم چۆنی ئەحواڵت چۆنی باسی
باسی ناوەسیە هێلیا چۆنی باسی باشی خاتون وای جیام وای جیام ناو چێ بێمە نیوانتانەوە باشی بەڕێزم باشی بە قوربان چاود مازن ناوی جەنابەت وهاب ئەحمەد مەجید ئەی جەنابەت ڕێزان ئەوە هەموو عائیلی خۆتن بەڵێ بەڵێ وانە ئینشاءالله هەر بەختەوەر دەبن باشە بەرنامەکەمان ناوی دامپێدانانە مەسەلەن بەحسی هەڵەی ئەو پیاوانە دەکا بەرامبەر خێزانەکانیان یعنی طبعا دیارە ئەنگۆ سێ منداڵتانەیەوە بەڵێ بەڵێ گیان مەسەلەن دەمەوێتن لێت پرسم قەت وە بووە ئەتوو تاخیر بچیەوە مارە خێزانەکەت زەوی پێتێک وڵا بەس نیمەڕوان کە لە ئیش دێم ویان دەڵێم نایەمەوە تۆزە تووڕابێت دەڵێ لە بێ و نان ناخمەتانەوە لۆ ناچتەوە لۆ ناچون ئەخزار وە ئیشکارم هەیە لە دوکان تاخیرە بم ئەمنش بە خۆم ئێستا مەسەنە خێزاندارم زۆر جارە ژنەکەم چاوەڕێ دەکە بۆ پرسیەتی دادەنیشتندا دەنەسمۆ نای ناخۆم ئەخ گوناحە چاوەڕێ نا من تەلەفۆنم بۆ دەکەم وەڵام بۆختان ناخۆن قەینا باشە خاتون لە ماوەی 24 ساعتی ئەو پیاوەی چستن لە ماڵێ وڵی بزەبت ساعتەکەیم لێک نەداوەتەوە بەڵام ئەوەنەی مەجای هەبوو لە توانایە بێ هەر لە ماڵ لەگەڵمانە ڕاد لێوەنی زۆر زۆری هەرگزی ها ئیش خۆت کردی هاوێنی باشە باشە دەمەوێتم بپرسم یعنی کاتێک شتێکی لە بۆ ماڵێ دروست دەکەی یان دەکڕی یان دەینی پرس بە خێزانەکە دەکەی وڵای من پرس بەو دەکەم یان پێکەوە بە زۆری پێکەواتین ئەیکڕین یعنی قەت بووە شتی بکڕیتم برێ بابەوە جوانە وەری نەگرتویتە ها ڕێیتوی وەرنەگرت زیاتر لە جلوبەرگایە ئەڵم ئەوە نا ئەوە بکڕە زیاتر خۆم بۆ یەکرم لەو شتانەیە ئەمنیش ئەو مشکلەمە نییە دایمەن شتەچی دەکڕم ژنەکەم پێی جوان نییە نازام چی ئەو مشکلیان لەگەرتت محەممەد بەڵێ مامەسا ڕووی پرسیارم ئاراستەی ئەو خاتونەیە ئایا زمانی قسەکردنی هاوسەرەکەت چۆنە نەرمە یان وەک بلۆکە نانا قسەی وەک بلۆکی نییە بەڵام قسەکانی هەموو شیرنە و قسەی خۆشمان لەگەڵکە بەڵام جارجار بای خۆشی تووڕەبوونی تایە بەس تووڕەبوونی مەسافەیەکی زۆر کەمە خایەنە دیارە قسە هەر لە شکلی ڕادیارە نەرمە دیارە باشە ئەدی مەسەلەن لە ڕووی تەسەڕفات و حیاتی عامتان مەسەلەن قەت بە قسە نییە مەسەلەن برێتن فلان کەسی خزمتان ئەوهای کرد فلان کەس ئەوهای کرد ئەوها بوو داکردەوە و بابدەوە قەدەوە شتانەیە نەوەڵی ئێستا و شیرنترە لە ناویان لە من خۆت کردیە دەمێژە من تەواو منەوەهام یاڕەبی هەر بەختەوەر بن ئەم حەزم لێ ئەو کچانە مۆبایلیان لە دەستگرتی ڕسمیان لەگە بگرم وەڵا وەڵا داتێ یەڵا ئیشاڵە هەر بەختەوەر دەبن ئەو عائیلە جوانە ئەو عائیلە مەسەلەن ئەوها جوان لە یەک دەگەن ئەوها مەسەلەن تەسەڕوفاتان جوانە لەگە یەکدری ئەمە بەو بۆنەوە دەمانەوێتن نییە ئەنگۆ دەعوەتی مەبن ئێوارە خوانێکی جوان لە ماسی شکار بەڕێ بکەن دەستان خۆش بێت زۆر سپاس ئەگەر بێت و دوو بیتاخە مام دەنێ جەماعەت دەست خۆش مامۆستا خاتون گیان فەرموو ئەوە لە ماسی شکار خۆت و خێزانەکەتان وای گیان ئەو لەگە ئەو گوڵە جوانانە ئەنی دەشتی بەرە مامەسا ئەنی محەممەد هاتە ئێرە نازام لێم بزر بوو لەو دوکانانە نازام چێوە چوو مامەسا وەزم چۆ دوکانێ یەڵە بڕۆ های محەممەد کورەوە چ دەکەی لێ دەچی چ دەکەی نعلی دەکڕم نعل پێم نەگوتی خۆت لێ من بزر مەکە کورە مامەسە چاوەکەم بووە بچێ شاری کەبابی نەخۆی یعنی چ یعنی بێ خەڵت مەلەوانی نەکەی کورەتی پێم نەگوتی مەلەوانی خراپە بە ئیمانم مەلەوانی دەکەم خۆم ناچم بناوی لێدەم دەچم ڕسمەشی دەگرم ئەگەر لە بۆ ڕسمی بچی قەیدی نییە بەڵام مەلەوانی نییە مامە زۆز حەزەکەی بە پێ لە خانم دە بەسەر دەچمەوە نابی بچ کاکە علاقەکەم دەنێ بە قورعان دەچم نابی بچ بە ئیمانم دەچم محەممەد قورعان دەڕوم مامۆستا محەممەد بەخوای دەڕوم محەممەد کێوە محەممەد
هو يا محمد بابا سكت مناوي هاي مستحق دي ولا بابا بابا انا كيف انا اتامنها هاي مامۆستا والله ختامێکی ئەلێرە دەکەم کورە مامۆستاوە تاریخی و شارێ و تووپەکەی وەستا ڕەجەب لێرێ مامۆستا واللهی مامۆستا من دێمە خوارێ ئەوزاگە دێ وەرە ئەگە نایە کێفی خۆتە واللهی مامۆستا ئەمە نەسمەکن تۆپەکەی وەستا ڕەجەبی درم دەدەقیتنەوە بەڕاستە والله مامۆستا ئەو تۆپە قەناعەت بکە تاریخی ئەو شارەیە ئەو تۆپە هەزار شەڕی دیتیە قوربان مامۆستا الله هیواتمە ماچش لەو تۆپەیکەم ئای چاو دوانز دەکەم وەستا ڕەجەب ست دروست کردیە ئەها مامۆستا ئەوە دیتیە ئەوە وەستا ڕەجەب بەدەست و پەنجە جوانەکانی خۆی ئەو تۆپەی دروست کردیە قەناعەت تەبی ڕمبەی لێوە هینایە هەموو جارێک و تەخاندیتی مامۆستا ئەرێ والله 6 جیل لەوانەیە بەس ڕۆژی پێشکاندیە ئەوە تاریخی ئەو شارەیە بە قورعان باروتم پێ نێگەنا تەقەکەم دەکرد پیاوە بەڕێزەکان چاوتان ماز دەکەم لەگەر ژن و مار و مندارتان باش بن لەبەر ئەوەی هەر ئەوانم بەکەلتان دێن هەر ئەوانن خۆشبەختیتان لۆ دروست دەکەن لە مارێ هەر ئەوان ئەو شی و نازدەوەڕەتان لۆ لێ دەنێن ها والله ئەگەو نەبی دەبچی لەسەر عارەبانەی فەلافلی بخۆی ئەرێ والله ئەوزە لە گەریان باش بن هیوادارم نییە بەخۆشی بە بەختەوەری دەژین ئێستا من کۆتایی بە بەرنامەکەی دێنم محەممەد نەجات تۆپەکەی وەستا ڕەجەب ڕەوان دەست خەلەت لۆ ئەوەی نییە پلەی بەرز کاتەوە ناعیلاجە ماستاوی لۆ بکە ئەوزە ماستاوی نەعنا ئیشی خۆی دەکات ئەوە ئەبوو نەعنەعمازانی ماستاوی چوارم ماستاوی چوارم لە بیرم چووە ماستاوی چوارم مەرە ئێرە ئەوە دیسان ئەوە دەبی دیسان دەبی کورە گوت بیسە سەرگەورەکەی دێرەی ببیرمە حالا داری بوم باز برونسە ئەدی سەلامەکەم لە بێخر مامۆستا نابینی ئیشەکە لێ تێکدام ئەو بەدەست و پەنجە ناسکەکانی خۆی ناسک نیوە